تەمەنی 61 ساڵە و هەر لەو کاتەوەی بەبیری دێ کاری تەزبیح فرۆشتن دەکات. مام عەبدولکەریم ماوەی 21 ساڵە لە ناو جەرگەی بازاڕی هەولێر و لە دامێنی قەراتی هەولێرێ تەزبیح چا دەکات و وردەکاری و جوانکاریان بۆ دەکات. بیست و یک ساعت تزبیح دەفرۆشم و خولیای تزبیح و فێر بووم مەرەقم تزبیح بوو لە بیدایەڕا وردەوە لۆ خۆم دەکرێت تەرتیبم دەکرێت داوەگوریگم دەکرێت چام دەکرێت لۆ فێر بووم وەیلی هات مەڕا گرتی من هات لێرە مێزم دانا لێرە بووم بە تزبیح فرۆش ئێستا بەڕسمی لێ تزبیح دەفرۆشن و تزبیحش جەماوەری خۆیە پیاوەیە تزبیحی باشی دەوێت پیاوەیە تزبیحی وەسەتی دەوێت پیاوەیە تزبیحی هەرزانی دەوێت تزبیحی جۆری زۆرە کارەبای هەیە سەندەلووسی هەیە کەرمانی هەیە هەروە بێتەوە ناجیلی هەیە توڕابی هەیە توڕاب کارەبای هەیە فەیبەری هەیە قەزوانی کوردەواری هەیە تزبیحی ناوکە قەسب هەیە تزبیحی زەیتون هەیە تزبیح هەیە خۆخە تزبیحی هەیە بەرەدارە جێی تزبیحەکانمان زۆرە هەیە پلاستیکە ئەوجا یعنی هەیە یعنی هەر یەکە و نەوعەک و ئەوەشی خۆیە تەزبیحمان زۆرە نەوعەکانیان قەزوان بە چەند نوعمان هەیە لاسۆرەمان هەیە بەرزنجەمان هەیە بنەوشەمان هەیە قەلەخۆرمان هەیە چامەمان هەیە ئەوجا زۆرە نەوعەکانی قەزوانەکانیش نرخی تەزبیحەکان لە گرانەکان ڕادست پێکە هەتا 2 دەفتەری هەیە دەفتەر و نیو هەیە دەفتەر هەیە 50 وەرەق هەیە 6 وەرەق هەیە ئەوجا پێ دێتە خوارێ هەتا دێتە خوارێ لۆ 2 وەرەق و 3 وەرەق هەتا دێ 1000 ناریش هەیە بە 1000 ناری لەگەر ئەوەی تەزبیحەکە بەخۆی چەند بە قیمەت و باش بی ئەوە گران و بە قیمەتە جەماوەریمان زۆری مەرەق تەزبیحە بە تایبەتی قەزوان زۆری مەرەق قەزوانە نەخۆ تەزبیح جەماوەری زۆری هەیە هێستا بڕێک لەو فەیسبوک و ئاتاری و مۆبایل لەگەڵ بڕای خافرەیە بڕای قیچێک هەتا عەدەکەم بوویتەوە نەخۆ پێش خەرکە زۆری مەرەق تەزبیح بوو هێشتا وەڵا زۆریشی هەمکەس هەرمایە مەرەقی دی ئەوەی مەرەقی بە دوێ شوێن دادەگەڕێت هەیە جە لە باشەکان دەگەڕێت چای باش وەگرا قیمەتاوی دەکڕێت بەخۆی هەلە قەدیم زمانەوە جەماوەی تەزبیح هەر هەبووە و جە نازم لە بەس هەندێک دەی لە ئەوەی کە بە ناوی سەتویەکی بە ناوی زیکر و تاعەت و عیبابەتی و هەندێک ژنێن لەوە ناوی لەبێ هەلووە جوان و لۆکەش خەیر لە دەستاگرتیەوە ئەوجەوە دەگەڕێتەوە سەد زەمان لەو زمانی و قەدیمیش هەر واب زەمان هەبووە تا ئێستا بەس ئێستا خەرکە زۆر مەرەقیتی ئەو دەڵێت ڕاستەوەک جاران خەڵک تەزبیح لە دەستی ناگرێت بەڵام ئێستاش موشتری تایبەتی خۆی لە دەست نەداوە. مرۆڤەکان خۆی زۆری قەزوانمان لۆ دێ بۆ چاکردن ئەوجا قەزوانیش تاوان گچکە هەیە گەورەی هەیە ئەوە هەمووی بە فەلی لۆمان دێ کە بە فەلی لۆمان دێ ئەمە لێرانە گچکەکان جواز دەکەنەوە بەتەنێ گەورەکان بەتەنێ ناوەنجەکان بەتەنێ وەسەتەکان بەتەنێ حتا بابەت هەر یەکە لە جوێرە خۆی دەکەنێت تەزبیح هەر جۆرە لە جوێری خۆی پێوە دەکەن و داوەگوریجی دەکەن کە داوەگوریک ماکە کەمەک سمپارەی لێ دەدە کە سمپارەمان لێدا ئەو جێنەکە ڕێک دەکەوێت لەگەر یەکدی وش لەگەر یەک ڕێکە جێنەکە بەداریەوە دەکەن و مشتری دەیدەنێ هی تەزبیحی قەزوان ئەوەیە ئەوی دیکەش برێن پلاستیکەکان بە دەرزەنە دەرزەین دە تەزبیح دێتن لێرەمەی ئەویش داوەگرین دەکەینەوە داوەکە و شتەکەی لێ دەوەڕەوەی خراپی لێ فرێدن باشی داوێنەوە جێی دیسان داوەگوریش دەکەن عەرز دەکەنەوە لۆ مشتری ئەوە Thank you.
هەر لا کۆنەوە خەڵک تەسبیح بەکاردێنن پیاوان زیاتر بۆ کات بەسەربردن و ژنانیش بۆ جوانی و زکر. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.